بینەرانی کورسانی سڵاوتان لێبێ و ئەم کاتەتان باش لە کۆنسڵخانی یەکێک لە گەورەترین و پێشکەوتوترین و وازلهێسترین وڵاتی جیهانین کە کۆنسڵخانەی چینە لە پایتەختی هەرێمی کوردستان. ئەو وڵاتە پەیوەندیکی باشی لەگەڵ هەرێمی کوردستاندا هەیە و وەکوی خۆشیان باسی دەکەن پلانێکی باشیان بۆ هەرێمی کوردستان هەیە. ئەمانە لە کاتێکدایە کە چین یەکێکە لەو وڵاتانەی کە ئاژمونێکی باشی هەیە لە جیهان و لە عراق و لە هەرێمی کوردستانیشدا. ئێمە زیاتر لەسەر بابەتەکانمان دەوەسین، پرسیاری زیاتر دەکەین لەسەر پلان و کارەکانیان لە هەرێمی کوردستاندا لەگەڵ بەڕێز لیوجون کۆنسوڵی گشتی کۆماری گەلی چین کە جەنابیان دەرفەتیاندا بە ئێمە کە لە نزیکەوە دیدارێک بکەین کۆمەڵی قسە و گفتوگۆ بکەین. بەڕێز جون سڵاو لێبێ. سوپاس بۆ ئەم دەرفەتە، خۆشحاڵ بین کە دەرفەتدا بە کورسانیوز لە نزیکەوە تاوی کە باسی کۆمەڵێک بابەتی گرم بکەین لە نێوان هەرێمی کوردستان و چیندا. بەڵام پێم خۆشە بەر لەوەی کە بچمە ناو پرسیارە جدیەکانمەوە دەمەوێت لەو دەست پێ بکەین کە تۆ کۆمەڵێک کلتور و دابوونەریتی جیاواز و وڵاتی جیاواز و زمانی جیاوازت بینی و ئێستا هاتیتە هەرێمی کوردستان لێرە لەگەڵ ئەم کوردانی ئێرەدا ژیان دەکەیت. ئەگەر هەڵە نەبم لە ئۆکتۆبەری 2023 تۆ لە هەرێمی کوردستانی دەمەوێت بۆم باس بکەی چەندێک هەڵت کردو لەگەڵ کوردەکانی ئێرە لەگەڵ ئەو دابوونەریت و ژیانکردنە جیاوازی ئێمە. پرسیارەکە و زۆر باشە. هەروەکو خۆ ئاماژە و پێیە من وا نزیکەی 2 ساڵە لێراژیم. ڕازگۆیانە قسە بکەم، من شارەزایی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست نیم بەباشی. یەکەمین کارم لە دەروی وڵاتەکەم لە کۆریای باشوور بوو. دووەمین خزمەتکردنیشم لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بوو، لە نیویۆرک و لە شیکاگۆ. بۆیە ئەمە یەکەمین جار بوو کە نێردرام بۆ ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ ئەوەی لە عێراق و هەرێمی کوردستان بوو. بۆیە ئەتوانم بڵێم کە ئەمە وەکو ئاڵنگاری وابوو بووم. پێم وایە لە 2 ساڵی ڕابردووە لێرە زۆر شتی باش فێر بووم. بۆ من ئەمە ژینگەیەکی نوێیە، زۆر شتەیە کە تاوەکو من لە داهاتوە فێری ببم. ئاین و کلتور و کێشە سیاسیەکان بەڕاستی ئەمانە زۆر تێکئاڵان هەیە لە نێوانیاندا، هەرچەندە لەوانەیە کە ئاڵنگار بێت، بەڵام لە هەمان کاتە ئەم شتانە زیاتر هانم ئەیەن. هەموو ڕۆژێک تاوەکو بەرکەوتنم هەبێ، هەروەها هاوڕێتی دروست بکەم لەگەڵ خەڵکی ئێرە و زیاتر تێبگەم لەوەی کە لێرە چی ڕوئەدات و ئەو بارودۆخی لێرە ئەگوزارێت چییە. لە تێڕوانینی خۆمەوە ئەتوانم بڵێم کە زۆر شتی لە یەکچوو هەیە لە نێوان کلتوری چین و کلتوری کوردەکانە کە زۆر سەرنجڕاکێشە. بۆ نمونە لە کاتی جەژنی نەورۆزە کە گەورەترین جەژنی کوردەکانە، هەموو ئەندامانی خێزان پێکەوە لە یەک ماڵا کۆئەبنەوە و کۆبوونەوەی خێزانی زۆر گەورە ئەنجامەیەن. ئەمە زۆر نزیکە لە سەری ساڵی چینیەوە. هەروەها لە خێزانەکاندا دایکان و باوکان زۆر گرنگی ئێن بە پەروەردە و بە فێربوونی مناڵەکان. هەروەها کەسانی بەتەمەن لێرە زۆر ڕێزیان لێ ئەگیرێ لە ناو خێزانەکاندا. ئەمە شتێکە زۆر لە کلتوری چینەچێ، بۆیە باوەڕم وایە بۆ پێی کە ئەم شتە لێکچوانە بوونی هەیە لە نێوان کلتورەکانمانە. ئەمە زیاتر هانیام کە هاوڕێتی دروست بکەم و باشتریش لێک تێگەیشتن هەبێ لە نێوان ئێمە و کوردەکانە. بەڕاستی من زۆر ئاسوودەم بەم لە یەکچوونە و بەم هاوڕێیەتیە لە نێوانمانە. باش چەندێک ڕاهاتووی لەگەڵ خواردنەکانمان و لەگەڵ ئەم کەشوهەوا جیاوازەی هەرێمی کوردستان چکە ئێمە زانین کە کەشوهەوای هەرێمی کوردستان تۆزە یاریەکە زۆر سار زۆر گەرم هەیە. ئەمانە ڕەنگە پێویست بێت تۆ لەگەڵی ڕابیت. چەندێک ڕاهاتووی لەگەڵ هەرێمی کوردستاندا لەمڕۆوە؟ ئەوە بەڕاستی پرسیارێکی زۆر باشە. لە ڕاستیە ئێمە وەکو دیپلۆماتکار کە ئەبێ لە وڵاتانی دەرەوە کار بکەین، هەنێک جار خواردن ئەبێتە هۆکاری ئاڵنگاری بۆ من. بۆ من خواردنی ئێرە زۆر بەتامە. خواردناکەی کوردی زۆر بەتامە. لەبەر ئەوەی لە ڕابردووە لە بەشی ڕۆژئاوای چین کارم کردووە لە ناوچەی شینجیان و تۆنگ بۆ ماوەی 3 ساڵ. هەر بۆیە تێبینیم کردووە کە خواردنەکانی ئەوێ زۆر لە خواردنی ئێراچێ، هەروەکو خواردنی کەباب و زۆر شتی تر. لە ڕاستیە ئەمە ژیانمی لێرە زۆر ئاسان کردووە. لە خواردنە کوردیەکانە بە دڵنیایەوە توانم بڵێم من زۆر ئارەزوم لە خواردنە برژاوەکانە.
هەروەکو کەباب بەڵام من زۆر هەواداری گۆشت نیم لە ڕاستیە زۆریش ئارەزوم لە یاپراخە سەوزە لەگەڵ برنجە زۆر تەندروستە و زۆر حەزم لەو خواردنەیە بەڕاستی زۆر بەتامە. کەواتە تۆ خواردنە کوردەکانت بە باشی تاقی کردوەوە ئەو ماوەی کە لێرە لە هەرێمی کوردستان بووی بە پێوی کە ناوەکانیان بە باشی زانیت و ئەزمموی خواردنیانت کردووە. بەڵێ بێگومان ڕاستەکەی لە ماوەی 2 ساڵی ڕابردووە سەردانی هەر چوار پارێزگاکەم کردووە دوهۆک و هەولێر و سلێمانی و هەڵەبجەش لە هەموو ناوچەکان بووم و خواردنی زۆر جیاوازم تاقی کردوێتەوە. ئێوە شیرینی زۆر بەتامتان هەیە هەروەها یاپراخ بەڕاستی خۆشە لە بیرم چووم بۆ گوندی تەوێڵە سەر بە پارێزگای هەڵەبجە لەوێ خواردنی زۆر بەتامم تاقی کردەوە. هەروەها سەردانی ناوچەی ڕاپەڕینیشم کردووە لەگەڵەوەشە سەردانی ناوچە شاخاویەکانم کردووە بۆ هەر شوێنێگە چم خواردنەکەم زۆر بەدڵە لە ڕاستیە هیچ شتێک نییە لە خواردنە کوردیەکانەکە من حەزم لێی نەبێ من هەر هەموویم بەدڵە ئەتوانم بڵێم کە بە نزیکەی هەموو شتێکم بەدڵە بەس وەک خۆم یاپراخم پێخۆشە سەوزەی تازەیە و برنجەکەی ئێرەش زۆر باشە بەم دوایانش میوەی هەنجیر زۆر ئەخۆم میوەی هەنجیر گەورە و شیرین هەنجیری گەورە و شیرین بە نزیکەی هەموو ڕۆژێکەی خۆم. با دەست بکەین بە پرسیارە جدیەکانمان هەر ئەوەی کە جەنابتان لێرن بە ئەزمونێکی باش و دنیا بینینتان چین جەنابتانی هێنا و لێرە دایناون بۆی کە کاروبارەکانی لێرە بەڕێوە بەرێت و لە نزیکەوە ئاگاداری کاروبارەکانی هەرێمی کوردستان بێت پێم وایە دەتوانم بڵێم ئەمە گرنگی پێدانێکی باشی وڵاتی چینە بە هەرێمی کوردستان. ئێستا پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و چین لە چ هەستێکدایە؟ بەڵێ بەڕاستی پرسیارەکە و زۆر باشە مانگێکی کە ئەبێ بە 2 ساڵ کە من لە هەرێمی کوردستان دانیشم ئێستا کاتێکی باشە بۆ ئەوەی لەگدانەوە بۆ ئەو کارانە بکەین کە لە ماوەی 2 ساڵی ڕابردووە کردومانە. دووبارە ئەمەوێ سپاسی کورتسات بکەم بۆ ئەم چاوپێکەوتنەی ئەمڕۆ بەڕاستی سپاسانەکەم ئەمە دەرفەتێکی باشە تاکو باسی ئەو کارانە بکەین کە لە ماوەی 2 ساڵی ڕابردوو ئەنجامانیاوە. ئەتوانم بڵێم بە شێوەیەکی گشتی پەیوەندی نێوان چین و عێراق بە تایبەتیش لەگەڵ هەرێمی کوردستان پەیوەندیەکی زۆر باشە لەم دوایان نەشا بە خێرایی گەشاکە. هەروەها ئەتوانم بڵێم پەیوەندی دۆستانەی ئێمە بۆ چەندەها ساڵە گەڕێتەوە بە نزیکەی ئەگەڕێتەوە بۆ 2000 ساڵ پێش ئێستا ئەگەڕێتەوە بۆ سەردەمێکی مێژووی دێرین لەبەرەوە پەیوەندیەکانمان زۆر لە مێژینن. ئەتوانم بڵێم لە ڕاستیە بەم دوایانە زۆر بە خێرایی پەیوەندیەکانمان پەریسەندووە بەرەو پێشچووە لەم دوایانە لە ساڵی 2014 بوو کە حکوومەتی چین بڕیاریە کۆنسۆڵخانە بکاتەوە لێرە تاکو ئامادەبوونی دیپلۆماتیمان هەبێت لە هەرێمی کوردستان. ئەمە لە کۆتایی ساڵی 2014 بوو. بۆچی لەو کاتەیە بڕیارمانە کە شوێن پێی دیپلۆماتیمان هەبێ لە کوردستان لەبەر ئەوەی لەو کاتەیە داعش بەڕاستی زۆر بەهێز بوو لە ناوچەکەیە بەرەو پێشچوو بوو هەرێمی کوردستانیش بە سوپا بەهێزەکەی پێشمەرگەوە زۆر بەباشی بەرگریان لەم هەرێمە و لەم وڵاتە کرد بۆیە بڕوامان وایە کە هەرێمی کوردستان هاوبەشێکی زۆر بە نرخە و زۆر گرنگن بۆ کەمپینەکانی دژی تیرۆر. هەروەها هۆکارێکی تریش کە لە ساڵی 2013 سەرۆکی چین شی جینپین پێشنیاری دەستپێشخەری پشتێنە و ڕێگای کرد کە پلاتفۆرمێکی هاوبەشی ئابووری جیهانی هەمەلایەنە و لە پاش ساڵێک لەمە بڕوامان وابوو بۆ ئەوەی دەرئەنجامی باشمان دەست بکەوێت بۆ ئەم دامەزراوە جیهانیە گەورەیە پێمان وابوو کە عێراق بە تایبەتیش هەرێمی کوردستان ئەکرێت هاوبەشێکی گرنگی ئێمە بن تاکو بەرکەوتنی ئابووری باشترمان هەبێ. هەروەها
بێگومان هۆکارێکی تر ئەوەیە کە ئەم وڵاتە دەوڵەمەندە بەنەوت و هەروەها بەغاز. ئەمەش بۆ دەستەبەرکردنی ئاسایشی وزە بۆشین بەڕاستی زۆر گرنگە. بۆیە بە باشمانزانی کە کۆنسۆڵخانە بکەینەوە. دواتر لە ماوەی 11 ساڵی ڕابردووشە ئەم پەیوەندیەی نێوانمان زۆر بە خێرایی گەشەی کردووە. بە تایبەتیش لە دوای پەتای کۆڤید-19 لە ماوەی 2 ساڵی ڕابردووە پەیوەندیەکانمان هەموو شتێکی گرتوۆتەوە. تەنها لەسەر ئاستی سیاسی نییە کە ساڵانە سەردانیکردن هەیە لەسەر ئاستی باڵە، بەڵکو و بگرە لەسەر ئاستی پەروەردە و فێرکردن و کلتور و هەروەها ئابووری و وەبەرهێنانیشە. لە هەموو ڕۆکانەوە پەیوەندیەکانمان زۆر بە خێرایی گەشەی کردووە. با نمونەیەکە پێ بڵم، هەرچەنە هەرێمی کوردستان بەشێکی بچووکە لە وڵاتی عێراق. با من چەند شتێکە پێ بڵم. بۆ نمونە لە ساڵی 2019 لە زانکۆی سەلاحەدین یەکەمین بەشی زمانی چینی کرایەوە لە ناو زانکۆکەیە کە ئەمە یەکەمین بەشە لە سەرتاسەری عێراقە. ئەمە دەستکەوتێکی زۆر گرنگە. هەروەها لە ئێستایە زیاتر لە 100 خوێندکار هەن کە زمانی چینی ئەخوێنن لەم بەشەیە. ئەمە یەکەمینە لە هەموو وڵاتە. بۆیە ئەوە بۆ ئێمە زۆر گرنگە. هەروەها 2 ساڵ پێش ئێستا کارمان کرد لەگەڵ زانکۆی سلێمانی بۆ کردنەوەی سەنتەری توێژینەوەی چینی. ئەمەش یەکەمینە لە سەرتاسەری هەموو وڵاتەکەیە. یەکەمین سەنتەری توێژینەوەی چینیە. ئەم سەنتەرە لە ماوەی 2 ساڵی ڕابردووە کاری کردووە لە ئامادەبوون لە سیمینار و بۆنەکان و کاریان کردووە تا باشتر لێکتێگەیشتن هەبێ لە نێوان هەردوو لایە. هەروەها ئەم ساڵیش لەگەڵ حزبی شیوعی کوردستان سەنتەری توێژینەوەیەکی دامەزران بۆ دەستپێشخەری شارستانی جیهانی کە ئەم دەستپێشخەریەش لەلایەن سەرۆکی چین شین جینپینەوە پێشکەش کرا کە دەستپێشخەریەکی زۆر گرنگە. بۆیە بڕوامان وایە کە هەموو شارستانیەتەکان پێویستە گفتوگۆ لەگەڵ یەکتر بکەن و ئاشتی جیهانیمان هەبێ. ئەمەش بەرەو پێشچوونێکی زۆر گرنگە. لەوانەیە مانگی داهاتوو ئەم سەنتەری توێژینەوەیە بکەینەوە کە ئەمەش دووبارە یەکەمین شوێنە لە سەرتاسەری هەمووی عێراقە. ئەمە چەند نمونەیەک بوو بۆ ئەوی کە بزانن پەیوەندیەکانمان زۆر باش و هەروەها زۆر بەهێزن. ئەوە بەردەوام بەرەو پێشەوە. باش لە قسەکان تا باسیەوت کردوتت ئێمە 11 ساڵە لێرەین بەجددی ماڵێکتان لەناو کۆمەڵگەی کوردیدا دروست کردووە کە هەرێمێکە کۆمەڵێکشی جیاواز و تایبەت بەخۆی هەیە و سیاسەتکردنیشی جیاوازە و حکومڕانیەکەی جیاوازە. ئێوە لە ماوەی ئەم 11 ساڵەدا تێگەیشتن لەوەی هەرێمی کوردستان پێویستی بە چییە؟ یانەوەی تەنها پۆینتێک ئێوە کە سەرنجتان لەسەری بە بابەتی و بەرهێنان و بازرگانیە؟ ئێمە وەک کۆنسۆڵخانەی چین نوێنەری حکوومەتین، هەروەها بەدڵنیایەوە بێگومان سەرنجەخینە سەر وەبەرهێنان و پەیوەندی ئابووری، بەڵام لەگەڵەوەشە سەرنجی ژەخینە سەر هەموو سێکتەرەکانی تر. هەموو سێکتەرەکان وەک پێم وتی پەیوەندی سیاسی باشمانێ بە تایبەتی لەگەڵ هەردوو حزبی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان، هەروەها پەیوەندیشمان هەیە لەگەڵ حیزب و لایەنە بچووکەکانی تر. لەگەڵ هەموو حیزبەکان پەیوەندی زۆر باشمان هەیە. ئەو دوو حیزبەی کە فەرمانڕەوان و حیزب ئۆپۆزیسیۆنەکانیش لەبەر ئەوە بڕوامان وایە کە ئەو حیزبانی کە پێکاتەی گرنگن لە کۆمەڵگەیە نزیکە بینەوە لێیان و گوێیان لێگرین. هەروەها لە لایەنەکانی تریشە وەک وەبەرهێنان و بانگەشەکردنی ئابووری و توانەکانی خۆمان بەکارێنین بۆ ئەو بابەتانە. بۆ نمونە ئەتوانم بڵێم لە ڕووی بازرگانیەوە لە ئێستا ئەو بەرهەمانە کە لە چین دروست کراوە و زیاتر و زیاتر بوون لێرە، ئۆتۆمبیل و موبایلی زیرەک و ئامێری فێنکەرەوە هەمویان بەرهەمی چینن. ئەو کاڵایانی کە ئەی خێنە بازاڕەکانەوە کوالێتیان زۆر باشە و نرخەکەشیان گونجاوە. پێم وایە کە ئەم بەرهەمە کوالێتی باشانە
لە سوودی خەڵکایە. پێم وایە کە خەڵک ئەتوانێت زۆر سوودیان لێ ببینن. ئەم جۆرە هاوکاریە کە ئەمانەوێت پێشکەشی بکەین. هەروەها لەگەڵەوەشە ئەم هەرێمە زۆر پشت ئەبەستێ بە نەوت و بەغاز. هەروەها سەرنجی زۆریان لەسەر سەرچاوە سروشتیەکانە. بۆیە یەکێک لە ئامانجەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەیە کە ئابووریەکەی فرەچەشن بکە. ئێمە بە دیاریکراوی لەم خاڵانەیە خاوەن ئەزموونین، بۆی ئەتوانین بڵێن ئێمە پیشەسازیکردنمان تەواو کردووە لە هەموو سێکتەرە جیاوازەکانی پیشەسازی و کارگەکانی بەرهەمهێنانە زۆر بەهێزین. ئێمە لە پێگەیەکی زۆر بەهێزین بۆ ئەوەی یارمەتی ئەم هەرێمە بین تاکو و ئابووریەکەی فرەچەشن بکە. با نمونەیەکێ بۆ باز بکەم لەسەر پیشەسازی چیمەنتۆ. چیمەنتۆ مادەیەکی زۆر گرنگ و سەرەشیە لە بنیاتنانە. ئەم هەرێمە هەروەها عێراقیش بەگشتی لە قۆناغی چاکبوونەوەی ئابووریان لە پاش داعش شتی زۆر جوان ئەبینی کە بنیاد ئەنرێ وەکو شوقە و ڤێلاکان. بۆ ئەمە پێویستیەکی زۆر هەیە بە چیمەنتۆ و پێداویستیەکانی تری بنیاتنان. لە چین ئێمە تەکنەلۆژیای زۆر باشمان هەیە و توانای مرۆیی زۆر باشمان هەیە. هەروەها ستانداردی ژینگەی زۆر باشمان هەیە. چەند کۆمپانیایەکی چینی لە ئێستایا کارەکەن لە هەرێمی کوردستان تاکو کار بکەن لەگەڵ هاوبەشەکانی ئێرە بۆ ئەوەی کارگەیەکی نوێ و مۆدرنی چیمەنتۆ دروست بکەن. بۆیە لە ئێستایا لە سایە هەشتایی چیمەنتۆ لەلایەن ئەو کۆمپانیایانەوە بەرهەمهێنرێ کە لەگەڵ لایەنە چینیەکانە کارەکەن. بە نزیکەی لە سایە هەشتا لە کۆی گشتی بەرهەمی چیمەنتۆ لە بازاڕە ئێمە چیمەنتۆی کوالەتی بەرز بەرهەمێنین بۆ بازار. هەروەها تەکنەلۆژیای باشیشمان هەیە و کوالەتیەکەی زۆر باشە. کۆی گشتی بەرهەمی ئەو کارگەی چیمەنتۆیانە نزیکەی لە سایە 50 بەرهەمی چیمەنتۆیە لەسەر ئاستی ناوخۆ. بۆیە زۆر بەهێزن. هەروەها کۆمپانیا چینیەکان ئەتوانن زۆر هاوکار بن لە پیشەسازی چیمەنتۆ تاکو کۆمپانیەکانی ئێرە کارامەیان باشتر بکەن. بۆیە بڕوام وایە بە هەمان شێوە ئەتوانین هاوکارێکی باش بین لە پیشەسازیە جیاوازەکانە. کەواتە ئێوە بەم قسانی تۆ من لەوە تێگەیشتم کەواتە چین بەڕاستی دەستکراوەیە لە بەرامبەر هاوکاریکردنی هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە هەمووکو هاوکاری هەمووکۆی هەرێمی کوردستان سوود لە ئەزمونونەکانی وڵاتی چین ببینێکێکەکە بەڕاستی لە وڵاتە پێشکەوتووە گەشە سندوەکانی جیهان. کاتە دەتوانین بڵین بەم ڕێگانی کە تۆ باست کرد ئێمە دەتوانین بە هەموو شێوازێک سوود لە ئێوە ببینین ئەو ئێوە دەستکراوە بن لە بەرامبەر هاوکاریکردنی ئێمە. بەڵێ بەدڵنیایەوە ئەمە پرسیارێکی زۆر باشە. لەسەر ئەم پرسە هەنە جار لەگەڵ هاوڕێ کوردەکانمە گفتوگۆکەم لەگەڵەوەشە لەگەڵ لێپرسراوی فەرمی حکوومەت و سەرۆک حیزبەکان بەردەوام گفتوگۆکەم باسی ئەوەکەین کە چۆن هەرێمی کوردستان ئەتوانێ سوود وەربگرێ لە سەرکەوتنەکانی چین. هەروەکو وتم چین بە تەواوی وڵاتێکی سەردەمیانە و پیشەسازیە. هەروەها لەگەڵەوەشە زیاتریش هەنگاوە نین تاکو سەردەمیانەتر بین. باشە بۆچی چین توانیوێتی دەستکەوتێکی هێندە گرنگ بەدەستبێنێ؟ ئەمە هەمووی لە ماوەی 4 دەیەدا ڕوویداوە. 4 دەیەواتە دوونەوە. هەر وڵاتێک یان لەگەڵەوەشە هەر هەرێمێک ئەگەر سیاسەتی باش و سەرکردایەتی باشی هەبێ لە ماوەیەکی کەمە ماوەی دا بۆ 20 ساڵە ئەتوانن گۆڕانکاری گەورە ئەنجام بن. بۆیە بڕوام وایە چۆن ئەم هەرێمە ئەتوانێت سوودمەند بێت لە گەشەسەنی ئابووری چین. وەکو ڕێنمایی یەکەم شت ئەڵێن سەرنج بخەنە سەر پەرەپەیان. ڕاستگۆیانە بڵێم لێرە قسەی زۆر ئەکرێ. بەردەوام قساکرێ لەو بارەوە. گفتوگۆی سیاسی زۆر ئەکرێ.
بەڵێ لەگەڵەوەشە بڕوامان وایەکە سیاسەت زۆرە لێرە بۆ ئەوەی وڵاتێک پەرەبسێنێت پێویستە بە سیاسەتێکی باشە تاکو ئابوووریەکە و گەشە بکە بۆیە سەرەتا ئەبێ سەرنج لەسەر پەرەپێدان بێت و تەنها لە پاش ئەوەی پەرەپێدانە هەبوو دواتر گەشەکردنی ئابوووریەوە بێ ئەو کاتە ئەتوانی خزمەت گوزاری زۆر باش پێشکەشی خەڵکەکە بکەی بۆیە ئەوە زۆر گرنگە دووەم شت بە بۆچوونی من باشترکردنی ژێرخانە هەروەکو پێشتر باسم کرد چین دەست پێشخەری پشتێنە و ڕێگای هەیە بۆیە یەشێک لە کارە پێشینەکانی ئەم دامەزراوەیە زیادکردنی پەیوەندیەکانە لە نێوان چین و وڵاتەکانی ترە بۆیە ئەکرێ ئەم جۆرە دەست پێشخەریانە بەکاربێنرێ بۆ باشترکردنی ژێرخان هەروەکو شەقامی خێرا و هێڵی ئاسنین پەرەپێیان بە فڕۆکەخانەکانتان بۆیە وتەیەکی چینی هەیە ئەڵێ ئەگەر ئەتەوێت دەوڵەمەندبی دەبێ ڕێگا بنیات بنی بۆیە ژێرخان زۆر گرنگە بۆ نمونە من زۆر سەردانی شاری سلێمانی یەکەم زۆرینەی کات 3 سەعات و نیوم پێ ئەچێت تاکو لە هەولێرەوە بگەمە سلێمانی شەقامە خێراکان وە خۆ دەزانی زۆر باش نین بەڕاستی کاتێکی زۆرە بە بۆیە یەکەم سەرنج ئەبێ لەسەر پەرەپیان بێ دووەم باشترکردنی ژێرخانەکەتانە هەوڵ بەنگەشە سندنی ئابووری بەدەستبێنن هەروەها کۆتا ئامۆژگاریشم ئەوەیە کە فەرمانڕەوایی زۆر گرنگە لەژێر پرۆگرامی دەست پێشخەری پشتێنە و ڕێگا ئێمە پەیامێکی زۆر گرنگمان هەیە ئەویش یارمەتیانی ئەم هەرێمەیە هەموو ساڵێک داوا لە هاوڕێ کوردەکانمانەکەین لە ناو حکوومەت و حیزبەکان و ڕێکخراوە ناحکومیەکان و زانکۆکان کە سەردانی چین بکەن لەژێر پرۆگرامی بنیادنان و تواناکان بەڵام تاکو ئێستا زیاد لە 1000 کەسمان هەیە کە بەشداربوون لە پرۆگرامی ڕاهێناندا بۆ ئێمە ئەم سیاسەتەمان هەیە ئێمە بۆ هەر بەشداربوویەک بڕێک پارە خەرجەکەین بۆچی چین ئەوێ پارە خرج بکە لەم توانە مرۆیەیە ئێمە بڕوامان وایە کە وەبەرهێنان بکەین لە خەڵکە لەبەر ئەوەی خەڵک داهاتوون بۆیە ئەگەر ڕێگەیان بین بچن بۆ چین و ئەوە ببینن کە لە چینە چی ئەگوزەرێ هەروەها دەرفەتیان بینێ بۆ ئەوەی سوود لە ئەزمموی چین وەربگرن دەرفەتی خوێندن و فێربوون دروست دەکرێت بۆ گەنجانی ئێرە لە وڵاتی چین بەڵێ بەدڵنیاییەوە وەک پرۆگرامی ڕاهێنان ئێمە دەرفەت پێشکەشی هەمووانەکەین لە بوارە جیاجەکانی ژیانە ڕاستەکەی لەوەی کە نەوەی گەنجان زۆر گرنگن بۆ گەنجان یەکەم شت فێرکردنی زمانی چینیمان هەیە جگە لە زانکۆی سەلاحەدین ئێستا زانکۆ و خوێندنگەی تر هەن کە ئەیانەوێ خولی فێربوونی زمانی چینی بکەنەوە و ئێمەش بەردەوام یارمەتیان ئەین هەموو هاوین تەقلیدێکمان هەیە کە 2 گروپ لە خوێندکاران ئەنێرین بۆ چین وەکو کەمپی هاوینە گروپێکیان خوێندکاری زانکۆن و گروپەکەی تریش خوێندکاری ئامادەین کە حەزیان بە فێربوونی زمانی چینی هەیە و ئەیانەوێ ئاشنابن لەگەڵ کللتوری چین بۆیە هەموو هاوین ئێمە ئەم 2 گروپەمان هەیە هەروەها باسی سکۆلارشیپی خوێندن بکەین پرۆگرامی ڕاهێنانەکە تەنها 2 بۆ 3 هەفتە ئەخایەنن هەروەها کەمپە هاوینەکەش مانگێک ئەخایەنێت بەڵام ئەگەر سکۆلارشیپێ بواتەوە ئەو کاتە ئەبێ ساڵێک بۆ 2 ساڵ لە چین بەسەر ببەی بۆ خوێندنی بڕوانامەی ماستەر هەروەها ئەگەر بۆ بڕوانامەی دکتۆرە بخوێنی ئەو کاتە 4 ساڵ بەسەرە بەی لە چین ئەمە دەرفەتێکی گرنگی ترە ئێمە ساڵی پار 13 کەسمان هەبوو کە بە سەرکەوتووی توانیان سکۆلەرشیپ بەدەستبێنن لەلایەن حکوومەتی چینەوە ئەم ساڵیش 14 کەسمانە بوو لەو 14 کەسەش
سێ کەسیان بۆ بەدەستێنانی دکتۆرا خوێنن. ئێمە شانازیەکەین و دڵخۆشین کە کۆمەڵێک گروپی گەنجانمان هەیە کە سکۆلەرشیپیان بەدەستێناوە. ساڵی پاریش بۆنێکمان بۆ ڕێخستن و زۆر دڵخۆش بوون بۆ ئەو کەسانی بەشداریان کردبوو. لە ماوەی چەند ڕۆژێکی ترا کۆمەڵێک خوێندکار ئەچن بۆ چین. بڕوامان وایە کە ئەم گەنجانە وەکو نێردەوان هەروەها لەگەڵەوەشە هەڵگری پەیامن ئەچن بۆ چین و چەند ساڵێک لەوێ بەسەرە بن. هەروەها کاتێ ئەگەڕێنەوە ئەزمونێکی زۆریان وەرگرتووە لە چینەوە و ئەتوانن ئەو زانستەی کە بەدەستیان هێناوە بەکاری بێنن لێرە بۆ ئەوی کۆمەڵگە و گوندەکان سوودمەند بن لێیان. باش ئەمە بابەتەکانی هەرێمی کوردستان، بەڵام دەمێ بزانم چین چۆن ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەڕوانێت. تێمازانین کە ئێستا ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە کۆمەڵێک دۆختا تێدەپەڕێت کە بەڕاستی دەتوانین بڵین تا ڕادێک هاوسەنگی و ئۆقری بە خۆی و نەبینیوە بە هەر ڕۆژی لە شوێنێکەوە بەڕاستی بابەتێک دروست دەبێت. بابەتەکانی زۆربەی زۆری خۆی لە جەنگدا دەبینێتەوانێ. دەبێ بزانم چین چۆن مامەڵە لەگەڵم دۆخەدا دەکات لە کاتێکدا چین ئەو خۆشت لە یەکێک لە وتارەکان تا باسێواکێڵی لە نێوان شەڕ و ئاشتیدا چین ئاشتی هەڵدەبژێرێ، لە نێوان گرژی و گفتوگۆکاندا چین گفتوگۆکان هەڵدەبژێرێ. دەبێ بزانم چین چۆن ئێستا مامەڵە لەگەڵم دۆخەدا دەکات کە بە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا تێدەپەڕێ و چۆنیش دەیبینێ؟ بەڵێ پرسیارێکی زۆر زۆر گرنگترێ کرد. نزیکەی 2 ساڵ پێش ئێستا لە پاش چەند ڕۆژێک کە من گەیشتمە ئەم ناوچەیە ململانەکانی غەزە دەستی پێکرد و کۆمەڵێک ڕوودا و ڕوویە لە ئیسرائیل. ئێستاش هەموو ناوچەکە لە ئاژاوایە. ناوچەکە ڕوبەڕووی گێژاو بووە. ماوەیەکیش پێش ئێستا ململانەکانی نێوان ئیسرائیل و ئێرانمان بینی کە ئەمەش درێژە کێشی ململانەکان بوو. ئەمە شتێکی زۆر نەخوازراو بوو. لە ماوەی 100 ساڵی ڕابردووە زۆرینەی جەنگ و ململانێ و قەیرانەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستا بوون. هەروەها خەڵکەکەش زەرمەندی یەکەم بوون. ئێمەش هاوسۆزی زۆرمان هەیە بۆ خەڵکەکە. هەروەها باوەڕمان وایە کە ئەم ناوچەیە زۆر گرنگە بۆ هێنانەدی ئاشتی جیهانی. ئەگەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەقامگیر نەبێت و ئاسایشتیایە بەرقەرار نەبێ، ئەمە کاریگەری لەسەر وڵاتانی تری جیهانە بێ. بۆیە سەرکردایەتی چین زۆر گرنگی ئەیەن بە بەرقەراربوونی ئاشتی لە هەموو جیهانە. سەرەتا ئەمانەوێ ئاشتیمان هەبێ لەگەڵ دراوسێکانمان. بۆیە پێمان وایە کە ئەمە زۆر زۆر گرنگترە لە سەرەتایە. ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش دراوسێی نزیکمانن. ئەوان زۆر دوور نین لە ئێمەوە. ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەوڵەمەنە بە نەوت و بەغاز. بۆ ئاسایشی وزە پێویستمان بە ئاشتیە لێرە. سەرکردەکانی چین بیرۆکەی مەزنیان هەیە. بۆ نمونە ئەتوانم ئەو نمونەیە بڵێم سەرۆکی چین شی جینپین سەرۆکی چین نمونەیەکی هێنایەوە. ئەویش ئەوە بوو کە وڵاتانی دنیا هەمووی وەکو یەک گوند وایە، وەکو یەک بەلەم وایە. ڕووبەڕووی ئاستەنگی و قەیرانی هاوشێوە ئەبینەوە لە جیانە. بیرۆکەیەکی بلیمەتانەی هەبوو. ئەویش بنیادنانی کۆمەڵگەیەکی نێودەوڵەتیە بۆ داهاتوو. پێویستە بیرکردنەوەی جەنگی ساردووەلا بنین. ئێستا ئەبێ واز لە کێشە جیۆسیاسیەکان بێنین. ئەبێ سەرنج بقەینە سەر خۆشگوزەرانی گشتی. هەردوو لە ئەبێ براوە بن. نابێ کە من بردمەوە تۆ بدۆڕی. نەخێر ئەبێ ئەم بیرۆکەیە واز لێ بێنین. ئێمە لە سەدەی 21 کاشین. چۆن کۆمەڵگەیەکی نێودەوڵەتی بنیاد بنین بۆ داهاتوو. سەرۆکەکەمان دەستپێشخەریکی زۆر گرنگی باس کرد کە ئەویش دەستپێشخەری شارستانیەتی جیهانی بوو. هەروەها لەگەڵەوەشە ئەو پێشنیاری
دەست پێشخەری ئاسایشی نێودەوڵەتی کرد، هەروەها دەست پێشخەری پەرەپێدانی گیانی، هەروەها چین دەست پێشخەری دامەزراوەی پشتێنە و ڕێگا پێشکەش کرد. بۆیە ئەتوانین لەسەر ئەم پلاتفۆرمانە خۆشگوزەرانی گشتی بهێنینەکایەوە. باوەڕم وایە بۆ ئەوەی ئاشتی بێتەکایەوە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. ئەگەر ئەو بیرۆکەی چین پێشکەشی کردووە جێبەجێ بکرێت لە ناوچەکەیە، ئەمە دەرفەتێکە بێ بۆ گەیشتن بۆ ئاشتیە. بۆیە باوەڕم وایە لە داهاتووە چین ڕۆڵی گرنگتری ئەبێ بۆ پرۆسەی ئاشتی لە تەواوی ناوچەکەیە. باش، کەواتە چین چۆن هەوڵ دەدا بۆ هێنانەکای ئاشتی بەتیاریکراوی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، وەکو خۆت باسێکی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کەکە لە ناوچە گرنگەکان لەسەر ئاستی جیهان و هەر بەڕاستیش هەمووانیش باس سێواکەن سەرکردەکانی جیهان، وڵاتانی ئەوروپی هەمووان باس سێواکەن ئەڵەن ئەگەر ئاشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەدینەیە ڕەنگە جیهانیش تا ڕادێک سەقامگیری بەخۆی نەبینێ. کەواتە چین چۆن هەوڵ دەدا بۆی کە ئاشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێنێتەکایەوە. چینێکێکە لە وڵاتانی بەڕاستی لە توانای سەربازی و مرۆیی و لە هەموو ڕوویەکەوەیکێکە لە وڵاتە گەورەکان و بەڕاستیش دەردی کوردەواری لە دەستڕۆیشتووە. بەڵێ، ئێمە باوەڕمان وایە کە چین ئەتوانێ هاوکار بێ لەو بابەتەیە. با نمونەیەکێ بەمێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کرد بوون زۆر ئەبینین. هەنێک وڵاتان دوژمنایەتیان هەیە لەگەڵ وڵاتی ترە. لێرە کردبوون زۆرە و یەکگرتوونین. باوەڕمان وایە کە ئەم ناوچەیە ئەبێ لەلایەن خەڵکی ئێرەوە فەرمانڕەوایی بکرێت، نەوەک لەلایەن هێزی دەرەشیەوە. پێمان وایە نابێ بهێڵرێ هێزی دەرەکی دەستێوەردانیان هەبێ. ئێمە بەو شێوەیە ئەڕوانینە دۆخەکە، بۆیە هیوادارین وڵاتان و بەتایبەتیش وڵاتە گرنگەکان ئاشتی بهێنە کایەوە لە نێوان خۆیانە. 2 ساڵ لەمەوە پێش چین هاوکاری ئێران و سعودیەی کرد تاکو کۆتایی بێنن بەو ململانێ دوور و درێژەیان کە ڕقێکی زۆریان هەبوو بۆ یەکتر. وامان کرد ئاش ببنەوە. ئەمە هەوڵێکی ئاشتبوونەوەی زۆر گرنگ بوو کە چین توانی بە ئەنجامی بگەێنێت تاکو بگەن بە ڕاوێژ و دیالۆگ. زۆر گرنگ بوو. ئەمە 2 ساڵ پێش ئێستا بوو. دواتر ساڵێک پێش ئێستا و لەگەڵ بەردەوامی ململانەکان لە غەزە چین هەوڵیە چەند حیزبێک و چەند لایەنێکی جیاوازی فەڵەستین کۆ بکاتەوە تاکو بچن بۆ چین و لەوێ گفتوگۆ بکەن. بە نزیکەی نوێنەری 16 حیزب و لایەن لە پەکین کۆبوونەوە بۆ دانوستان. ئەوان ئامادە بوون کە دانوستان بکەن پێکەوە. هەروەکو کەمێک پێش ئێستا وتێ ئێمە بڕوامان وایە کە هەموو کێشەکان لە ڕێگەی دیالۆگۆ چارەسەر بکرێ. ئەتوانیم چینە سەرمێزی دانوستان و گفتوگۆ بکەین. هەروەها گرنگترین شتیش ئەوەیە کە هەرگیز نەهێڵین هێزێکی دەرەکی بڕیار بۆ تۆ بات. ئەوە زۆر گرنگە. لە ئێستای ئەبینین ململانەکان زیادیان کردووە. بۆچی؟ لەبەر ئەوەی زل هێزێک هەیە کە هەرگیز نایەوێ چارەسەری 2 دەوڵەتی جێبەجێ بکات بۆ کۆتایی هێنان بە کێشەکانی فەڵەستین و ئیسرائیل. ئەگەر ئەو چارەسەرە جێبەجێ بکرێ هیچ کێشەیەک نامێنێ لە نێوان فەڵەستین و ئیسرائیل. بۆیە ئەمە زۆر گرنگە. هەروەها ئێمە باوەڕمان وایە کە نێردەی تایبەت بە پەیوەندیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ناو وەزارەتی دەرەوەی چین دابنین. هەروەها چین سوورە لەسەر پێشنیارکردنی ئاشتی بۆ هێنانەدی ئاشتی و ئاسایش لە تەواوی ناوچەکەیە. ئێمە هەوڵی ئەوە ئەین. کەواتە ئەتوانین بڵێن
چین هەژمونونەکی دەوێت لە ڕێی زمانێکی نەرمونیانەوە بێت لەگەڵەوەی کە چین بەڕاستیەکە لە وڵاتانی توانایەکی سەربازی بێوێنەی هەیە دەکرێت لە ڕێگەی سەربازی و هەژمونی خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە جیهان و لە عێراق و هەرێمی کوردستانیشتا بە دەربخات بەڵام ئەوەندەی من تێگەیشتم لە قسەکانی تۆ و لە ڕابردووش دیدار و وەروەها لە دوان و قسەکانی تۆم بینیوە چین دەیەوێت بە زمانێکی نەرم هەژمونی هەبێت لە ناوچەکەدا وایە یان بە جۆرێکی دیکەیە چین دەیەوێت زمانی مامەڵەکردنی داهاتوودا بگۆڕێت لەگەڵ گۆڕانی قۆناغەکاندا بەڵێ بگومان ڕاستەکەی ئێمە باوەڕمان وایە کە بەرکەوتنی ئابووری ئەبێ کاری لە پێشی نەبێت بۆ هەموو وڵاتان چونکە ئێستا سەدەی 21ەکە هەرچەنە وڵاتانی ناوچەکە جیاوازی سیاسیان هەیە بەڵام لەگەڵەوەشە پێمان وایە هەموو ئەم جیاوازیانە لەسەر مێزی دانوستان ئەکرێت چارەسەر بکرێ ئێمە بڕوامان وایە گەشە سندنی ئابووری بێڕادە گرنگە بۆ هەموو وڵاتەکان بۆ هەمویان بڵێ بەبوونی پەرەپێدان و گەشە سندنی ئابووری ئەتوانی دانوستان بکەی ئێمە بڕوامان بەوە هەیە ئێمە بڕوامان پێێتی بڵێ هەر وەکو وتم هەر وڵاتێک ئەتوانێ گۆڕانکاری زۆر بکات بە کاتێکی کەم ئەگەر سیاست و سەرکردایەتی باش و هەبێت تاوەکو سەرنج بخەنە سەرپەرەسەندن بە تایبەتی لە سەرپەرەسەندنی ئابووری ئێمە باوەڕمان وایە ئەگەر تەماشای ناوچەکە بکەی ململانێمان هەیە و هەروەها جەنگ هەیە بەڵام ئەمە بەشێکی بچووکە لە ناوچەکە لە ئێستاە هەمووی لە جەنگانیە بۆیە باوەڕم وایە هیچ وڵاتێکی زلهێز نایەوێ هەموو وڵاتان ببینن لە جەنگان لە ناوچەکە چین گرنگی ئەیە بە بەرژەوەندیەکانی ئەم ناوچەیە دەوڵەمەنە بە نەوت و هەروەها گونجاویشە بۆ سیستەمی سۆلارکە وزەی خۆرە و ئەمەش وزەی پاک و نوێبوونەوەیە چین ئەیەوێ لەگەڵ لایەنەکان کار بکە بۆ ئەوەی وزەی پاک و نوێبووە بەرهەم بهێنێ کە ئەمە لە سوودی هەمومانایە لا بەرژەوەندی خەڵکە ئێمە باوەڕی زۆرمان بەمە هەیە لەبەر ئەوەیە دەست پێشخەری پشتێنە و ڕێگامان هەیە ئێمە ئەمانوێ کار بکەین لەگەڵ هەموو لایەنەکان و حکوومەتەکان تاک و هەمووی بێتە ژێر ئەم چەترە گەورەیەوە تا لەگەڵ ئەوەشە بگەینە ئەو بڕوایی کە گەشەکردنی ئابووری بەکاری پێشی نەدابنین چونکە ئەمە قازانجی هەیە بۆ هەموو خەڵک لە کۆتاییە خەڵک زۆر گرنگە لە پێش هەموو شتێکەوەیە ئەمە خەڵێکی جوانە ڕەنگە هیچ کەسێک لە جەنگدا براوە نەبێت بەڵام لە بواری و بەرهێناندا هەمووان براون وڵات و جیهانێکی گەشە سندومان دەبێت دەمەوێت بینەوە هەرێمی کوردستان باسی خەڵمی کە پەیوەندی بە خوالی خۆش بە سەرۆک مام جەلالەوە هەیە کە ئەوە تا لە ژیانیدا بوو بەڕاستی زۆر بڕوایی بۆ بوو کە دەبێت پەیوەندیکی باش لە نێوان هەرێمی کوردستان وەروەها چیندا هەبێت دەمێ بزانم لەسەر ئەم بیر و باوەڕی سەرۆک مام جەلال هیچ شتێک بنیادراوە بەڵێ ڕاستەکەی مام جەلال هاوڕێیەکی دێرینی چینە من لە بیرمە لە ساڵی 2007 ئەو کاتی سەرۆکی عێراق بوو سەرکردایەتی وەفتێکی باڵای کرد بۆ سەردانی چین هەروەها مام جەلال ناوێکی دیار و کەسایەتێکی سیاسی ناسراوی عێراقی بوو لە چین ئەو زۆر بەناوبانگ بوو بۆیە ئەمەوێ بڵێم کە لە ئێستا پەیوەندی بنچینەی ئێمە زۆر بەهێزە لەبەر ئەوە ئێمە سپاسێکی زۆر بێپەیانمان هەیە بۆ میراتی مام جەلال چونکە لە ساڵی 1955 مام جەلال سەردانی چینی کردووە نزیکەی 70 ساڵ پێش ئێستا لە تەمەنی گەنجێتی مام جەلال سەردانی چینی کردووە و سەرکردەکانی چینی بینیوە چینیش زۆر سەرنجڕاکێش بووە بەلای ئەوەوە دواتریش لە پاش دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان
پێشنیاری ئەوەی کرد کە زۆرێک لە نووسراوەکانی سەرکردا ماو زێتۆنگ لە زمانی عەرەبیەوە وەربگێڕێتە سەر زمانی کوردی. هەروەها کاتێک سەردانی سلێمانی بکەم سەرکردەکان باسی ئەوەکەن کە نووسراوەکانی سەرکردا ماوزی دۆنگیان خوێندۆتەوە و ئەمەش بەڕاستی شتێکی زۆر سەرنجڕاکێشە. بۆیە مام جەلال سەرکردەیەکی خاوەن دیدگایە. هەروەها ئێمە ڕێزێکی بێپەیانمان هەیە بۆ مام جەلال. بۆیە ساڵانە وەکو کللتورێکی کونسڵخانەکەی لاتوە. خۆ مستافەکەم سەردانی مۆنۆمنتی مام جەلالەکەین هەموو ساڵێک. هەتا ئێستا من دووجار سەردانی مۆنۆمنتەکەیم کردووە. هەروەها هەر جارێک سەردان بکەین تاجە گوڵینەیەک دانین بۆ پیشاندانی ڕێزمان بۆ ئەم سەرکردە مەزنە. زۆر باش. دەمەوێت تۆزە گوێنەکە نزیکتر بکەینەوە بینە ناو کەناڵی کورساتەوە، بینە ناو ڕۆڵی دەستگاکانی ڕاگەاندنەوە سەبارەت بە ناساندنی کللتورە جیاوازەکانی جیهان و نەتەوە جیاوازەکان بە ناوخۆی وڵاتەکان. چین لێکتێگەیشتێکی باشیە، خۆت کۆنسڵخانەی چین لێکتێگەیشتێکی باشیە لەگەڵ کەناڵی کورساتدا. دەمێ بزانم ئێوە چەندێک دەتوان لە ڕێگەی ئەم لێکتێگەیشتنەوە کە لەگەڵ کەناڵی کورساتدا هەتانە بتوانن زیاتر کللتور و دابوونەریت و هەوڵەکانی چین بێنە ناو کۆمەڵگەی کوردیەوانێ. بەڵێ ئەوە کورسات هاوبەشێکی باشمانە. بەڕێوبەرەکەتان کاک زاگرۆس هاوڕێکی زۆر باشمە. بۆیە بەلای منەوە کورسات میدیایەکی خاوەن هەژمون و کاریگەرە لە ناوچەکەیە. ئەتوانن ئێوە کاری گەورە بکەن لە زیاتر پەرەپەیانی لێک تێگەیشتنەکەمان. پێم وایە ئەتوانن ئەوە بکەن. میدیا گرنگە چونکە ئەتوانن بگەن بە زۆرینەی خەڵک. یەک شت کە ئەمەوێ جەختی لەسەر بکەمەوە ئەوەیە کە بەڕاستی لێرە میدیا زۆرە. هەروەها لە ڕابردووە زۆرینەی ئەو میدیایانە هەژمونی میدیایی وڵاتانی ڕۆژ ئاوایان بەسەرەوە بوو. بۆیە کاتێک باسی چینیانە کرد بە جۆرێک لە لایەنگریەوە باسییانە کرد. من باسی کورسات ناکەم. کورسات کاری زۆر باشەکات. ئەوان بە چڕی و پڕی و بە ئامانجەوە کارەکەن. بەڵام هەنێک میدیای تر ئەوان هەژمونی میدیایی ڕۆژ ئاواییان بەسەرەوەیە. بۆیە لە باسکردنی چینە ئەتوانین بڵێن بێ لایەنانە قسە ناکەن. هەروەها تێڕوانینی بێ لایەنانیان نییە لەسەر چین. بە قۆڵی لە چین تێنەگەیشتون. بۆیە بەڕاستی ئەمە ئاستەنگە. بەڕاستی ئەمە زۆر ئەستەمە. بەڵام ئەتوانی ببینی کە کورسات هاو بەشێکی میدیایی بە نرخە بۆمان. من لە بیرمە ساڵی پار کارمان کرد پێکەوە بۆ دەستپێکردنی فیستیڤاڵی فیلمی چینی. بۆیە کورسات دەست پێشخەرن لە یارمەتیانمان بۆ پەرەپێدان بەم لێک تێگەیشتنە کللتوریە. ساڵی پار 5 فیلمی بەناوبانگی چینی لە کەناڵی کورساتەوە پەخشکراوە. ئەوە نەشی کە من بیستم بینەران ڕاوبۆچوونی ئەرێنیان لەسەری هەبوو. بەدڵنیایەوە ئەم هاوبەشیە بە نرخە زۆر بەڕز ڕاگرین. بۆیە هیواخوازین کورسات بەردەوام بێت لە کارە جوانەکانیان لەسەر چین. من حەزەکەم شتێک بە تۆ بڵێمش ئەوەی کە بەڕاستی ئێمە وەکو بینەر نەک من لێرە کە قساکەم وەکو بینەرە قسە ناکەم، ئێمەی کورد ئەوەی کە لە هەرێمی کوردستاندا ئێمە لە ڕێگەی کەناڵی کورسات و لە ڕێگەی ئەو درامانەوە کە پەخشی دەکات بە زمانێکی زۆر جوان وەری دەگەڕێتە سەر زمانی کوردی، ئێمە شارەزای کولتور و دابوونەریت و هەروەها مێژووی ئێوە لە سەکتەرە جیاوازەکاندا بووین. بەڵێ بێگومان من هاوڕام لەگەڵ تا. هاوڕام لەگەڵ تا بە تەواوی. ئەزانی چین ئێستا
کاری زۆر باشەکات لە پەرەپێیان بە کوالیتی ژیانی هاوڵاتیان، چونکە ئەمە دووبارە پەرەپێیانە بە شارستانێتێکی کۆن. پێم وایە ئەمە هەڵسانەوەی شارستانی 5,000 ساڵەیە. هەروەها هەردووکیشمان وڵاتی کیشوەری ئاسیاین. ئێوە لە ڕۆژ ئاوای ئاسیان و ئێمە لە ڕۆژهەڵاتین. هەروەکو پێشتر وتم ئێمە لێکچوونمان زۆرە لە کلتورەکانمان. بۆیە هەڵسانەوەی چین نمونەیەکی زۆر باشە کە دەری ئەخات وڵاتە تازە پێشکەوتوەکان ئەتوانن زۆر باش گەشە بکەن. هەروەها کاتێک کە چین بوو بە وڵاتێکی سەردەمیانە کاریگەری زۆر بوو، چونکە ژمارە ئەو کەسانەی لە جیهانی سەردەمیانەیە ئەژین دووهێندە بوو. بۆیە بەدڵنیایە لەم سۆنگانەوە خەڵکی ئێرە ئەتوانن بڕوان نەچین، چونکە چین نمونەی داهاتووی گیانە. جیهان ئەتوانن بەردەوام لە چین بڕوانن، چونکە چین داهاتووە. باش بەر لە دیدارەکە کە لێرە خۆمان ئامادا کرد باسی زمانی کوردیمان کرد. تۆت زمانی کوردی ئاسان نییە. هەوڵت داوە فێری زمانی کوردی بی بۆی بێبزانم بە تەستەواژێک دەتوانی بۆ نەپامێکی خۆت بە بینەرەکانی کورسان نیز بکەێنی؟ زمانی کوردی ئاسانیە، زۆر گرانە، بەڵام ئەمڕۆ زمانی کوردی فێر ببم. باشە. هەرچەندە زۆر سەختە، بەڵام من و ستافەکەم بەردەوام هەوڵەین کە فێر ببین، چونکە بەلامەوە گرنگە کاتێک هاوڕێتی دروستەکەین و گفتوگۆ ئەکەین لەگەڵ هاوڕێ کوردەکانمان. ئەگەر بتوانین چەند وشەیەکی سادە بزانین وەکو سڵاوکردن، بەڕاستی ئەمە زۆر باشە بێ، زۆر باشە بێ. ئەمە بەڕاستی هاوکاری ئێمە کە لە پەرەپێیانی هاوڕێتیەکەمان. ئێستا ئێمە لە زانکۆی سەلاحەدین پرۆفیسۆرێک وانەمان پێڵێتەوە بۆ فێربوونی زمانی کوردی. سەختە و ئاسان نییە، بەڵام زۆر گرنگە. هەروەها لە چینیش لە هەندێک لە زانکۆکان کۆرسی زمانی کوردی کراوەتەوە وەکو کۆرسێکی هەڵبژاردە. ئێمە زۆر خەڵک ئەبینین، نەک تەنها ئەوانەی کە لە شوێنە ئەکادیمیەکانان، بەڵکو نەوە گەنجەکانیش زیاتر ئارەزووی ئەواکەن کە فێری زمانی کوردی ببن، هەروەها ئەم کلتورە بناسن. لە کۆتاییدا دەمەوێت بگەڕێمەوە سەر بابەتێک کە بەڕاستی دەبوو لە سەرەتا باسی بکەم، بەڵام ئەوەی کە 80 ساڵ تێدەپەڕێت بەسەر ئەو جەنگە گەورەی کە لە دژی یابانیەوە بەرپاتان کرد و سەرکەوتنتان بەدەستێنێ. ئەو ساڵانە لە کۆنسوڵخانەکانتاندا و لە هەرێمی کوردستانیشدا کۆمەڵێک کار و چالاکی جیاواز ئەنجام دەدەن. قەرار ئەم ساڵ چی بکەن؟ بەڵێ، بێگومان ڕاستەکەی ئەم ساڵ ساڵێکی گەورەیە کە یادی 80 ساڵەیە. لە 3 ئەیلولدا لە پەکین لە چین بۆنەیەکی زۆر گەورە ڕێکەخرێ بۆ یادکردنەوەی 80 ساڵەی جەنگی بەرخۆدان لە دژی توند و تیژەکانی ژاپۆن. مانۆرێکی سەربازی زۆر گەورەمان ئەبێ بۆ ئەو بۆنەیە. هەروەها بانگێشتی سەرکردەکانی جیهان ئەکەین کە بێن و سەردانمان بکەن بۆ ئەم بۆنەیە. بە دڵنیاییشەوە سەرۆکەکەمان شی جی پینگ وتارێکی گرنگ پێشکەش ئەکا لەسەر مەزنی ئەم سەرکەوتنە. با پێو بڵێم بۆ ئەم ساڵ یادەکە بەڕاستی زۆر گەورەیە. با پێو بڵێم سەرەتا ئەم جەنگی بەرخۆیانەی چین بۆ ماوەی 14 ساڵ بەردەوام بووە، بەڕاستی دوور و درێژە. وڵاتانی ئەوروپا چوونە جەنگەوە لە ساڵی 1939 کە ئەڵمانیا پۆڵەندای داگیر کرد. چین چووە جەنگەوە لە دژی داگیرکاری ژاپۆن لە ساڵی 1930ەوە تاکو 1945 لەبەر ئەوە بۆ ماوەی 14 ساڵ ئێمە نەهامەتیمان چەشت. لەم ساڵانەدا بەڕاستی قوربانی زۆرمانیاوە. بۆیە بە درێژایی ئەم 14 ساڵە بە نزیکەی 30 ملیۆن کەس بوونەتە قوربانی. 35 ملیۆن کەسی تریش ڕاگوازران و ماڵەکانیان لە دەستیا. بەڕاستی ئەمە زۆر ئەستەم بوو. هەروەها
لە مەیدانی جەنگی چینە ئێمە ڕوبەڕووی لە سایە هەفتایی هێزەکانی سوپای ژاپۆن بووینەوە. ڕاستەوخۆ ئێمە لە جەنگا بووین لەگەڵ ژاپۆن و هەروەها بەرخۆدانمان کرد و لەگەڵ ئەوەشە بەرکەوتنیشمان هەبوو لەگەڵ بەشێکی زۆری هێزە زەمینیەکان. بۆیە ئەمەوێ بڵێم جەنگی چین لەگەڵ ژاپۆن بەڕاستی زۆر گرنگ بوو بۆ جەنگی جیهانی دووەم. ئەمە شتێکە کە نابێ بە هیچ جۆرێک لە مێژووە لە بیری بکەین. ئەمە یەکەم خاڵ بوو کە باسم کرد. هەروەها دووەم خاڵ ئەوەیە کە ئەمە بە دەرفەتێکی زۆر باش ئەزانین بۆ فێرکردنی نەوە گەنجەکان. ئێستا چین ئاشتی و ئاسایشی هەیە. گەشەی ئابووری بەخۆیەوە بینیوە. ژیانی هەمووان زۆر خۆشە. باشە بۆچی؟ بەهۆی نەوەکانی ڕابردووەوەیە. پاڵەوانەکانمان ئەوان قوربانیانیاوە تاکو ئەم ئاشتیەمان هەبێ. بۆیە ئەمە دەرفەتێکی زۆر باشە تانەوە گەنجەکان فێر ببن و ئەم شتانە لەبیر نەکەن. بۆیە ئەبێ ئێمە لەبیری نەکەین کە 14 ساڵ لە نەهامەتیا بووین و نابێت ئەم شەرمەزاریان لەبیر بچێتەوە. ئەبێ یەکگرتوو بین لەگەڵ یەکترە. هەوڵ بین داهاتوویەکی باش بنیاد نین. ئەمە دووەم خاڵە. سێم خاڵ کە ئەم بۆنە گەورەیەمان هەیە ئەوەیە کە تا ئێستا لە ژاپۆن گروپێکی کەمینە هەن کە ڕەتی ئەکەنەوە دان بنێن بەو تاوانی جەنگەی کە ئەنجامیان داوە. ئەمە زۆر مەترسیدارە. ئەبێ باش لەوە تێبگەن کە چی ڕوویاوە. ئەوان تاوانی جەنگیان ئەنجامیاوە لە ڕابردووە. ئەگەر دانی پیانەنێن لە داهاتوە کێشە ڕوایات. کەواتە هۆکارێکی ئەم بۆنەیە ئەوەیە کە وەکو ئاگاداریە گوایە بۆ ئەو گروپە کەمینەیە تا ئەمە لەبیر نەکەن. لە کۆتاییە ئەم بۆنەیەمان ڕێک خستووە بەهۆی کێشەی تایوانەوە. بۆچی؟ چونکە لە ساڵی 1945 تایوان گەڕایەوە سەر چین لە پاش دابڕانی 50 ساڵەوە کە لە ساڵی 1895ەوە دەستی پێکرد. ئەو کاتەیەک شانشینی چین جەنگێکی دۆڕان بە ژاپۆن لە پاش ئەوە دوورگەی تایوانمانیا بە ژاپۆن. ئەو کاتە لە پاش جەنگی جیهانی دووەم و لە پاش ئەوەی کە سەرکەوتوو بووین بەسەر داگیرکاری ژاپۆن. ئەو کاتە بەپێی هەموو پەیمان نامە نێودەوڵەتیەکان بەپێی هەمویان تایوان بەشێکە لە چین. تایوان ئەبێ بگەڕێتەوە سەر چین. ئەمە لە سەیاسەیە. بنەمای یەک دەوڵەتی چین بنەمایەکە کە لەسەر ئاستی نێودەوڵەتی دانپیانراوە. هەروەها لەگەڵەوەشا لە نەتەوە یەکگرتوەکان چین ئەندامی هەمیشەیە لە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی. ئەمە بەهۆی هاوکاریە زۆرەکانی چینەوەیە لە جەنگی جیهانی دووەم. بۆیە ئێستا چین یەشێکە لەو 5 ئەندامە هەمیشەی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی. ئەمە دانپیانانێکی نێودەوڵەتیە و بە هەوڵەکانی چین لە جەنگی جیهانی دووەم. ئێستا هەرچەنە ئێمە یەکمان نەگرتووە، بەڵام کێشەی تایوان ئەتوانین بڵین کێشەیەکی بنچینەی ئێمەیە. ئێمە نایڵین تایوان جابێتەوە لە چین. بنەما یەک دەوڵەتی چین ئەوە دەرەخات کە یەک وڵاتی چین هەیە لە جیهانە. تایوانیش بەشێکە لە چین. ئێستا هەنێک لە وڵاتانی ڕۆژاوە هەوڵ ئەیەن تایوان بەکاربێنن بۆ لاوازکردنی چین. ئەمە شتێکە کارگیز نایڵین ڕوودات. کەواتە شتێکی کە ئەوەیە کە هەنێک جار خەڵک لێرە هاوسۆزیان هەیە بۆ خەڵکی تایوان. بەڵام کێشەی کوردەکان و تایوان دووشتی زۆر جیاوازترن لێک. چونکە کوردەکان هەوڵ ئەیەن بۆ ئەوەی دانیان پیا بنرێت و ئەجەنگن بۆ مافەکانتان. کێشەی نەتەوەیە کە کەمینەیە. کێشەی تایوان بە تەواوی جیاوازە لە ڕووی بنچینەیەوە.
چونکە هیچ پەیوەندی نییە بە کێشەی ڕەچەڵێکی کەمینەوە. تایوان بەشێکە لە چین. تەنانەت پێش دروستبوونی ئەم سنوورانەی ئێستا بە درێژایی مێژوو تایوان بەشێکە لە چین. لە ساڵی 1945 بەپێی یاسای نێودەوڵەتی و بەڵگەنامەکان ئەبێت تایوان بدرێتەوە بە چین. کاتێک کێشەی تایوان ئەبینین، بابەتەکە ئەوەیە کە چین بە یەکگرتووی بێڵینەوە. هیچ کەس لە چین ڕێگە نایە کە تایوان جا بێتەوە. ئەمە ژوەکو ئەوە وایە ڕۆژێک لە ڕۆژان بڵێت هەولێر چیتر بەشێک نییە لە هەرێمی کوردستان. ئایا قبوڵیەکە نێوە بە دڵنیایەوە نەخێر. ئێمە ڕێک بەم شێوەیە کێشەی چین ئەبینین. مسر جون زۆر سپاس بۆ دەرفەتی کە بە ئێمەدا، سپاس بۆی کە زۆر لە نزیکە و زۆر بەوردی قسەت بۆ کردین لەسەر کۆمەڵێک شتی جیاواز و زۆر بە تێر و تەسەلی و بە فراوان دەتوانم بەڵام قسەت بۆ کردین. سپاس بۆ ئەم دەرفەتە. خۆزگە دەکرێت کاتە بۆیە بۆی زیاتر قسەمان بکردە، بەڵام ئیشەڵا دەرفەت دەبێ و بە هەمیشەی ژۆکوی کە مانگیتانێ لەگەڵ کەناڵی کورسادا بێکە و کاری زیاتر دەکەین. زۆر سپاس بۆ بەڕێستان، دووبارە زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. زۆر سپاس بۆ چاوپێکەوتنەکە، بەڕاستی دەرفەتێکی باش بوو. زۆر سپاس بۆ تۆ دووبارە. زۆر سپاس بۆ بەڕێز لیوچون کۆنسوڵی گشتی کۆماری گەلی چین کە جەنابیان دەرفەتیاندا بە ئێمە کە لە نزیکەوە باسی کۆمەڵێک بابەتی جیاواز بکەین. سپاس بۆ ئێش کە بینەری کورسانی سوون. کاتێکی باشتانە بێ.